لە دوایین یاری هەفتەی چواردەی خولی ناوی عێراق بۆ ئاستی لاوان دوو نوێنەرەکەی کوردستان لە یاریەکی بەهێز بێگەیشتن. هەولێری خاوەن ماڵ بە 28 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی و زاخۆش بە 15 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبند. لانیوە یەکەم لاوەکانی پایتەختی هەرێمی کوردستان باشتر دەردەکەوتن. مەتین مەنسوور بەم لێدانەسەرە هەڕەشەی لە گۆڵی میوان کرد، گۆڵپارێز وستون فڕیاد ڕزبوون. زاخۆ بەم لێدانە ڕاستەوخۆیە وەڵامی هەولێری دایەوە. لە خولەکی 35 بە سوودوەرگرتن لە لێدانێکی ڕاستەوخۆوە عالی شاخەوان بربەستی یەکسانی شکاند و لاوانی هەولێری بە گۆڵێک پێشخست. زەرپۆشەکان دەرفەتی گۆڵی زیاتریان هەبوو، بەڵام نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەم سەرەتا بێدەنگی باڵی بەسەر یاریگەدا کێشا بوو، دواتر بە دوو هێرش هەردوویانە هەوڵی گۆڵیاندا. لە خولەکی 73 ناوبشوان لێدانێکی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. ئیسماعیل سیروانی گۆڵپارێز تۆپەکەی گێڕایەوە. هەولێر دەرفەتی زیادکردنی جیاوازیەکەی هەبوو، بە ئاسانی دەرفەتەکانی لەدەستدەدا. لە خولەکی 84 زاخۆ لە ڕێگای فواد ڕەمەزانەوە ئەنجامەکەی یەکسان کردەوە. سوورپۆشەکان بەوەش نەوەستان و لە دوا ساتەکانی یاریەکە بە گۆڵی دووەم و پێشکەوتنیش گەیشتن لە ڕێگای محەممەد حاجی. سەرنجام لاوانی زاخۆ بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوون. وەڵاوە تۆپی پێەیە لە هەموو وەختەچەوە کە ئەگەر لە یاری تۆپی پێ ئەو هەڵانەی لە بۆ هەردەکەوتن نەخۆزیەوە احتیمالیە لە هەڵەکی کوشندا و هەڵا گۆل لە تۆمار بکرێتن. تۆجیتی بەکەیمەش لە هەموو ئاستەی لەوان باشترین، بەڵام دیارە وەختی یاوەرنەوە وزارە گۆلمان زۆر چواندی دیش تۆپی پێەیە خۆی ئەگە هەڵی نەکەی نادەڕێن ناش پێەوە. بشكل الحمد لله سپاس بخدای افریقا بداية خسارة بين 0 بي شوط دوی ما ازرا خود طریقه لعب داکر و سپاس بخدای ام افریقا شام سرکردنی دستخواه ببینن. اول چهار روز اگر ما کارت کردش بروی لعبی ام فوزیش اربیده بچن زاخو الحمدلله سپاس بخدای من شیر هبین الصاعده او جهبوا مبجهينات ما سه نقطه ایناتن و پیروز بتن جماهير زاخو دو لعبید ما صحامه دان لعبید بالطلبه والصناعه يعني هر دو لعباش هم فايده بن ام چون منافسه دا في لعبيجي ام فايده بين ام چون منافسه از نه خود بقوات لعبید من دیش المرابعی وش مرابعیجی ایک سیابن. لاوانیانی هەولێر سەرڕای دوو شکستی بە دوایەک، بەڵام بە کۆکردنەوەی 28 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیان مانەوە. زاخۆش بە 18 خاڵ لە خانەی پێنجەم مایەوە بە جیاوازی 5 خاڵ لەگەڵ قۆتزەویە و زەورای سێم و چوارەم. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.